سڵاوتەنێ بێپڕێزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە پرۆگرامێکی تری مایکی خەڵکدا کە ئەمڕۆ لەسەر کاندیدکردنی حەیدەر عەبادی قسە دەکەین بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق و ڕاستپاردنی لەلایەن دکتۆر فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. ئەم پرسە لە کاتێکدا کە بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی دەوڵەتی یاسا لە پەرلەمانی عێراق نارزایی خۆیان دەربڕی بەوەی کە حەیدەر عەبادی کاندیدی دەوڵەتی یاسا نییە و ئەمە جۆرێک لە کاردانەوەی چاڕوانکراوی پێشبینی بۆ کراوە لە ئێستادا کە هەندێک پیان وایە لە دوێنێەوە کە بەشێک لە هێزە ئەمنیەکان لە بەغدادا بڵاو کراونەتەوە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە نوری مالیکی ئەمە قبول ناکات. هەندێکی تر لە سیاسیەکان و پسپۆرانی دەستوری و یاسایی ئاماژە بەوە دەکەن کە ئێستا مالیکی ناچارە ئەمە قبولکە لەبەرەوەی ئێمە یاساییە و دەستوریە کە گەورەترین کوتلەی پەرلەمانی عێراق هاوپەیمانی نیشتیمانیە و ئەوانیش حەیدەر عەبادیان کاندید کردووە لەلایەن سەرۆککۆمارەوە ئەو ڕاستپێدراوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت. لە ڕووماڵکردنێکی تایبەتی کەناڵی NRTدا دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار و پەرلەمانتاری پێشووی عێراق پێشبینی ئەوەی دەکردووە بەو شێوەیە ئەوەی لە یەک دەدایەوە کە کاندیدکردنی ئەم کەسە کە حەیدەر عەبادیە و ئەم کە لە ئێستادا ڕاست پێدراوە بۆ پێکهێنانی حکوومەت هیچ لە دۆخەکە ناگۆڕێەوە پێی وایە سیاسەتی دەوڵەتی یاسا حکوومەتی عێراق دەبێت بگۆڕێت نەک کەسەکان واتە گۆڕینی دەموچاوەکان گۆڕینی کەسەکان هیچ لە دۆخەکە ناگۆڕێ. لە کاتێکدا ئێستا ئێوە دەتوان قسە لەسەر ئەو بکەن کە کورد دەبێت چ گەرانتیەک وەربگرێت لە حکوومەتی داهاتووی عێراق بۆ ئەوەی کە هەمان ئەو سیاسەتی کە پەیڕەو دەکرا بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دیارترینیان لەم دواییەدا بوو کە دروستبوونی قەیرانی دارایی بوو، بڕینی بودجەی هەرێمی کوردستان بوو، نەهاتنی موچەی فەرمانبەران بوو، ئەم قەیرانە دارایی کە دروست بوو ئایا دەکرێت بڵێن ئەمە نوری مالیکی خودی نوری مالیکی خۆی بوو کەسەکان بوون یان سیاسەتێکی پەیڕەوکرا بوو لەلایەن دەوڵەتی یاساوە لەلایەن حکوومەتی عێراقەوە. ئێمە بۆچوونەکانتان وەردەگرین لە فەیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن بۆچوونەکانتان بنێرن، ئەروەها ڕاستەخۆ لەگەڵماندا بەشدار دەبن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە. مام جەوهەر یەکەم پەیوەندیمانە لە کۆیەوە. ئەم کاتت باش. ئەم کاتت باش، ئێوارت باش. داواکارم لە سەرکردە سیاسەکانی کورد لە سەرۆکی هەرێم لە هەموو حیزبە سیاسیەکان یەکەمین جاگوان لە سەر پۆڕۆ بێنن کاک مەسعود هێوێنی میلەتی کوردە دەبی بەوردی تەماشای ڕەوشی کورد بکە. باشە کاک جەوهەر سەبارەت بە تەوەرەکە سەبارەت بە تەوەرەکە بەڵێ کاندیدکردنی بڵێ پێویستە هەمومان یەکگرتو بین، هەمومان چالاک بین لەم فاوەزەکان پرسڕاما بە میلەتی کوردی هەرێکە لە باغەر خۆی قسەیەک نەیتە دەرێ بە هەموو هێزە سیاسەکە ببنە یەک بۆ ئەوەی ئێمە بەگەین بە هیوا و ئامانجی خۆمان و ئێستا کات ویژدانانی دنیا لەگەڵ میلەتی کوردە هەرچی دەوڵەتی ئەوروپی و دەوڵەت زەرهێزەکانن ئەوە خاڵێکی وەچەرخانە نابی لە قشە خۆمانی بدەین، زۆر بە وریایی دەبی معاملە بکەین لەگەر ئەو ڕەوشەی ئێستا ئەمە حقبانیە چێتە سەر حکم مهمەوەی ئەمە معاملەما زۆر باش بی لە بۆ تەناوی بەرزەوەندی میلەتی کورد و هەروەها تەشجێری دکتۆر فواد بکەین بە هەموو. بەڵێ کاک جەوهەر پرسەکە ئێستا تەوەرەکە تایبەتە بە کاندیدکردنی حەیدەر عەبادی کە کاندیدی هاوپەیمانی نیشتیمانیە. بەس ئەوانە حەزبێکن هەموو هەڵسوکەوتیان لەگەر یەکە واتە گۆڕینی دەموچاو کەسەکان هیچ لە دۆخەکە ناگۆڕێت. کاک جەوهەر بەڵێ سپاس بۆ کاک جەوهەر لە کۆیەوە، سپاس بۆ پەیوەندەکەت. ئاراس لە دوهۆکەوە ئەم کاتت باش کاگاراس. کاگاراس لە دوهۆکەوە گوێت لێمە کاگاراس. ئەلۆ ئەم کاتت باش کاگاراس فەرموو. ئەلۆ کاگاراس من گوێم لێتە. گوێت لێمە کاک ئاراس. دەستخۆشیێتەوە بەرنامەتەکەن. زۆر سپاس فەرموو. بەڵێ ڕاستی گەلە کەیفامە حەتیکو عەلی حەیدەر دیەم ڕەشەحکردن حەیدەر عەبادی بەڵێ دەستخۆشیێت پێشمەرگەی دیگو لە سەرێ چەنداوە سەینی بەرابەری دژمنی. بەڵێ پێت وایە گۆڕینی کەسەکان و دەموچاوەکان هیچ لە دۆخەکە و سیاسەتی حکوومەتی عێراق بەرامبەر بە کورد دەگۆڕێ بەداخەوە دیارە پەیوەندەکی بچرا. ڕائید لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش. باشی بەڕێز
سپاس دەکەین کاک ڕائید. سپاسم دەست خۆشتانی دەکەم لەوە بەرنامە جوانە. زۆر سپاس دەکەین کاک ڕائید. سەبارەت بە تەوەرەکە کە تایبەتە بە کاندیدکردنی حەیدەر عەبادی لەلایەن هاوپەیمانی نیشتیمانیەوە چ بۆ چوونێکت لا دروست بوو وەکو هاوڵاتیەکی کورد؟ بەشان وڵی بەنسبەتە من یعنی دەمساوەکان هەیە دەمساون بەڕاستی یعنی چەند پیان بکری مالی کوردی یەک بخینەوە یعنی بەڕاستی ئەو عزبان وازە شەڕەفەڕۆی بین وازەوەی بین چیە ئەوە جەماعەتی داشە جەماعەتی ئەوەیە کە بەڕاستی هیچ ئەوان نەکرد کە بینەوەی جوتیان ئەوەی پاسیان. کاک ڕائید سەبارەت بە تەوەرەکە کاک ڕائید با پرسیارێکت لێ بکەم لە ئێستادا دەوڵەتی یاسا یاخود هاوپەیمانی نیشتیمانی کاندیدێکی تریان هەیە واتە نووری مالیکی نییە نووری مالیکی بۆ سێ جارە یاخود بۆ سێبارە کاندیدکردنەوە ئەمە کە وا پێشبینی دەکراوان نەبووە لە ئێستادا کەسێکی تر کاندید کراوە ڕاست پێدراوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق چ سەرنجێکت هەیە لەسەر ئەمە کە نووری مالیکی نییە؟ بەخوا کاچی من ئەیشان لەوی نێزیکە یعنی بەڕاستی دەبی کورد زۆر بە وریانە زۆر بە عقیمانە دەی معاملە لەگەڵ ئەوەی بکات یعنی دەبی زەمانەتی وەرگتن نەکەوە دەردی مالیکیمان پێ بکاتەوە و لە پاڵ پشتی بکەین و بیکەینە ئەوەی حکومەت و دوامینیش پشت لە کورد بکاتن لە نووری مالیکی خراتر بکاتن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت جەمال لە بەرزنجەوە ئەم کاتت باش. جەمال لە بەرزنجەوە ئەو کاتان بە زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ. وڵی وازارم ئەم وازە باش بێ. کاک جەمال سپاس دەکەین ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی با بەباشی گوێمانێت بێ. وازارم ئەم وازە باش بێ وڵی جیما خوازە محەممەد ئەسەگیانەوە. کاک جەمال گوێمان لێتە سەبارەت بە کاندیدکردنی حەیدەر عەبادی لەلایەن هاوپەیمانی نیشتیمانیەوە پێت وایە ئەمە گۆڕانکاریەک دروست دەکات لە داهاتووی سیاسەتی حکوومەتی عێراق بە تایبەتی بەرامبەر بە کورد؟ بەداخەوە پەیوەندەکەی کاک جەمال پچڕا. نەوزاد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد. ئەم کاتێ خۆشی با کاکشوان. سپاس فەرموو کاک نەوزاد. بەڵێ کاکە زۆر بگۆڕێ دەمچاوەکان جیاوازی زۆر هەیە فەرق زۆرەکە زۆر باشە. بەسەر ئەوەشە ئەوانە ئەو وێنەرانەی کورشە دەوەیە وەکو کوردیشکەن وێنەرایی کوردیا پێوە دیار بێ نەکاڵ ئەمە 11 ساڵە ئەوانەیە لێ پشتنیوا لەگەڵا بکرێت ئەو 11 ساڵ لە بەغابوونا بەس قەیناکە ئەو زۆر زەرورە ئەو دەمچاوانە بگۆڕێ لەبەرەوەی ئەگەر پرۆژەیە جوانی نەبوو ئەوە بەس بۆ شەتەی باشە ئەو با بە زوفینە حکومەت دروستکە نەکات شەراکە وەتەنێ بەکاربێنات توافق سیاسی توافق سیاسی شەراکە وەتەنێ ملەتی عێراق ئەنفال بکەیت لەبەرەوەی ئەو بۆ من ئەوە بۆ تو ئەو بۆ منەوە بۆ تو ئەنە دەبێتە حیزبی و شەخسی بەس بە ئەو کە باقەکەی بەعارەزە بێ بەس بە ئەو بە زۆرینە حکومەت دروست بکە حکومەتی بەغا ئێمە حکومەتەکەی هەرێمیش لەو بە کوردیشکە ئەمیش بۆ کوردیشتاکە براکەم شەردەوەی ئەو وێنەرانەی ئێمە وازعیی شەخسی و حیزبی بێرن وێنەراتی کوریا پێوە دیار بێن یەکەم مادە 6 مانگی بۆ دانەسارێک وان جێبەجێنەکە ساحەکەندێنە بۆ کوردستان. بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە بەڕێزان وچانێک و بەردەوامین لەگەڵتان. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان یادگار لەگەڵماندایە لە حاجیاوەوە ئەم کاتت باش کاک یادگار. بەداخۆ دیارە پەیوەندێکی پشڕا هاوکار لە سەی سادقەوە ئەم کاتت باش کاک هاوکار. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئیش داخراوەتەوە بەڕێزان ئێمە لە تەوەری ئەمڕۆدا قسە لەسەر کاندیدکردنی حەیدەر عەبادی دەکەین لەلایەن هاوپەیمانی نیشتیمانیەوە بۆ پێکێنانی حکوومەتی عێراق و ڕاستپاردنی لەلایەن دکتۆر فواد مەعسووم سەرۆکۆماری عێراقەوە ئەمە تا چەند پێتان وایە گۆڕانکاریەک دروست دەکات لە سیاسەتی داهاتووی حکوومەتی عێراق بەرامبەر بەو پرس و کێشە گرنگانەی کە ئەو کێشە گەورانی کە ئێستا لە عێراقدا ڕوویاندا بە تایبەتی هاتنی داعش و سیاسەتی حکوومەتی عێراق بەرامبەر بە کورد تا چەند بە گۆڕینی دەموچاوەکان بە گۆڕینی کەسەکان پێتان وایە دەگەڕێت پێشتر لە هاوڵاتیان هەر لە مایکی خەڵکدا کە لەسەر ئەم کێشانە قسەیان دەکرد قسەکانیان هەمووی ئاراستی خودی مالیکی دەکرد دەیانوت مالیکی بەرپرسە لە هەموو کێشەکان ئێستا مالیکی بۆ ئەوەی بۆ سێ جار کاندید بکرێتەوە لادراوە یاخود دوور خراوەتەوە لە ئێستادا کەسێکی تر کاندید کراوە ڕاست پێدراوە بۆ پێکێنانی حکوومەت چی لە دۆخەکە دەگۆڕێ ئەمە؟
بەڵێ پەیوەندیکترمان لەگەڵدایە ئاسۆس لە هەولێرەوە ئەم کاتت باش ئەو کاتت باش کاکە دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم سپاس دەکەین کاک ئاسۆس کاکە بەنسبەت ئەو تۆوەری بەقناعاتی من هیچ لە وەزعەکەی ناگۆڕێت تەنها دموچاوەکان گۆڕایە بەڵێ لەبەر ئەوەی ئەوە شار نەفسە یعنی برێ ئەو شخصە ئەو حیدەر عەبادی نەفس هەر ئەوە کە لە برێ دەوڵەتی یاسا بەڵام شتێک هەیە لێرە کورد شتێک هەیە ئێستا واقع هەگاتە گۆڕێ کوردستان ناوچە ئەو برێ ناوچەکانی دەروی هەرێمی کەوتۆ بەردەست خۆی ئەوەش کارتەشی دەتوانین بڵێ کارتەشی فشاری زۆر باشە لۆ ئەوەی بەس گرنگ ئەوەیە لایەنە کوردیەکان کە چوونەوە بەغدای یەک بەرنامەیانە بی نەک کەس بینێ بووە مەوزوعی پۆست و سیادات ئەجە ئەو برێ ئەمن ئەوها ئەم برێ ئەو پۆستەم دەیە ئەو برێ وەزارەتی فلان بردیە ئەو زیاد بردیە مهم ئەوەیە گرنگ ئەوەیە یەک هەڵوێست بن یەک ئەوە بن لەبەر ئێستا هەموو حیزبە کوردستانیەکانە یەک بڵێ یەک ئەوەنە لیستن نەک ئەوە بڵێ ئەوم نەبوو ئەو بڵێ ئەم بەڵێ سپاس بۆ کاک ئاسۆس پێشەوا لە هەولێرەوە ئەم کاتت باش کاتش بان کاشوان زۆر سپاس دەکەین فەرموو کاک پێشەوا سەبارەت بە تەوەرەکە من پێم وایە تەنها گۆڕنی دەموچاوەکانە نەک ببێتە ئەوەی کە سیاسەتی وەکو مالکی نەبێتەوە بەڵکو وەکو مالکی هەمان سیاسەتە بەس تەنها گۆڕنی دەموچاوەکانە من پێم وایە بەڵێ کەواتە کورد دەبێت چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەم سیاسەتە کە تۆ پێت وایە هەمان سیاست دەبێت پێش جەنابەت کاک ئاسۆس لە هەولێرەوە کاک پێشەوە با پرسیارەکە ڕوونکەمەوە کاک ئاسۆس دەڵێت ئێستا کورد توانیوێتی هەموو ناوچە دابڕێنراوەکان کۆنتترۆل کاوە لەسەر لەژێر دەستی هێزی پێشمەرگەدایە ئەمە ئەو دەڵێت دەبێت وەکو کارتێکی فشار بەکاربێنرێت دیارە پەیوەندێکی کاک پێشەوە داخراوە ئەو دەتوانێت لەسەرمە قسە بکەم بەڕێزان ئەم کارتە فشاری کە کاک ئاسۆس لە هەولێرەوە باسی دەکات کورد دەتوانێت وا بکە کە عێراق حکوومەتی عێراق سیاسەتەکانی بگۆڕێت هەرچەندە کە لەم هەموو پەیوەندیە کە ئێستا وەرمانگرتوون پێیان وایە تەنها گۆڕینی دەموچاوەکانە تەنها گۆڕینی کەسەکانە هیچ لە سیاسەتەکە ناگۆڕێت ئەحمەد لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد ئێوارەت باش فەرموو کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد سەبارەت گۆڕینی مالکی بە حەیدەری حەیدەر عەبادی گۆڕینی مالکی هەر گۆڕینی دەموچاو هەر وەک برادەرام گفتی بدۆشا بەدەمیر دەبتن گۆڕین لە نظام بکەن لە بیرچوونی وان بد لە عقلیەتی ئەوان لیستەی قانونی لیستەی دەوڵەتی نەقانون دەبتەوە هەکەر هاتو نوعکی مرونەت ئان تەفاهم لەگەل حەیدەری بی دەبت لایەنی کوردی شاهد هەبن شاهدی دەولی UN حاضر بێت قۆنسولیەکانی دەوڵەتی ئەجنەبی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا حاضر بێت لە دانوستاندن لە مافی ملەتی کورد هەکەر هاتو نەبتن بەخوا هەر جەنابی محمود عوسمان ئێمە لە خۆڵک لە اجتماعك لك صالح حوتان 1973 جنابي إشادة بأو كرجوتي دب ضمانات ما انهبت ضمانات لك داون صادين قيادة كردي لقال حكومتي عراقي يكلا دوية كل وقت الملكي وعبد الكريم قاسم وعبد السلام حتى يشتغل ضمانات ما نبي دعمي الدولي بەڵێ سپاس بە پەیوەندەکەت ئەحمەد لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد کاک شوانجانم کاتێ باش سپاس فەرموو کاک ئەحمەد بەڵێ کاک شوانجان سەبارەت بە تەوەرەکە بەڵێ فەرموو کاک شوانجان تەبەن گۆڕینی سەر و چاو هیچ کێشەی نییە ئەوان سیاسەتێکە هەیانە بەرەدەست بە کورد ئەیتر چۆن ئەو سیاسەتی خۆیانەوان پێڕەوەکەن ئێمە گلەیمان لە سیاسەت مەدارەکانی خۆمانەیە بەڵێ لەبەرەوەی ئەمانی کە ئاچنە ئاوێ حەقای وەکو یەکێک بێت سەرپەرشتیاری خاوەنی بڕیار بێ لەوێ هەموو لایەنەکان تەحەداکەن هەر لە یەکێتی و پارتی و گۆڕان هەموو لاینەکان هەموو ئەگەڕێتەوە بۆ سەرچاوی لێرە ئەگەڕێتەوە بۆ سەرچاوی حیزب ئەگەر کەسێکی سیاسی نییە بۆ چۆتەوە ئەگەر کەسێکی سیاسیە و ئاگای لە وڵاتەکەی خۆیەتی وەزانێ داواکاری خەڵک و وڵاتەکەی خۆی چییە با بۆ خۆی لێ بڕیار بدا با لەسەر ئەوان لەسەر داوا لەسەر ئەوەی کە چوونەوە بەو کێشەیە لەسەر بوونی ئەو کێشەیە قسە بکرێت بەڵێ کاک ئەمان
ئەمان سێری کە لە غازی عەجلیاوەر و جەعفەری و مالیکی و چێ و چێوان سیاسەتی خۆیان دژ بە کورد پاکتای و ڕەگەزی نەمانی ئەوە لێرە ئەو دەرکا لەوێ ئەو بکوژە لەوێ بوجەمەنێرە لەوێ پارە نازانم چی ئەی لە لێرە ژێمە هەرێکی بە بڕیارێک گۆرێکی بە شێوەیە گۆرێکی بەش بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبوار لە مەخمورەوە ئەم کاتت باش کاک ڕێبوار باشی براکەم زۆر سپاس دەکەین فەرموو کاک ڕێبوار ئەحواڵی تۆ سپاس دەکەم کاکە ئێمە وەڵی کۆمەڵی پێشمەرگەی لە مەخموری نێسا بەڵێ یەگەی ئێمە بە هیچ شێوەیەک بەم شێوەیە ڕازی نین چونکە ئەگەر ئێستا ماوەیەک سەرۆکی هەرێم هاواری کردووە قیشان ئەوی ئێمە دەوڵەتی کوردی دامەزێنین بەڵام بەداخەوە کە پێشمەرگەکانی هەمویان هەڵاتن و مەخموریان بەجێهێشت ئێستا مەخمور کراوەتە دەزێمە تێگەی وڵات تێک بەوە ئەڕوا بڕێوە ئەگەر سەر بە خۆی خۆی بەڵێ کاک ڕێبوار هیچ تێبینێکت هەیە لەسەر کاندیدکردنی حیدەر عەبادی لەلایەن هاوپەیمانی نیشتیمانیە وەکو پێشمەرگەیەک هەر کەسێک دانێن هەر کەسێ دانێن لە مالیکی باشتر نابێت دڵنیا بەلەوە چونکە قەت کورد و شیعە نابێتە برا ئەمە ڕاستیە دایما ئێمە لە هەر چوار لاوە وەک دووگێک گوین و گورێک هێرشی بۆیە ناوین بەڵێ سپاس بۆ ڕێبوار لە مەخمورەوە سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بەرەزان ئێستا دیمەنێکمان پێگەیشتووە کە دیمەنی ڕاستباردننی حیدەر عەبادیە لەلایەن دکتۆر فواد ماسۆم سەرۆکۆمانی عێراق بۆ پێکهێنانی کابینەی حکوومەتی عێراق با پێکەوە ببینین ولقاء داعش وجميع القتال الإرهابية وجميع الجماعات الإرهابية وأنا عندي ثقة بشعبنا بجماعتنا بالكتل السياسية أن نستطيع أن نتغلب على هذه الهجمة الشرسة البرية على العراق ونحمي الشعب العراقي ونوفر له الأرضية الصالحة ليعيش بحال الشعب العراقي سيكون أمانة في عنقك وفي مجلس الوزراء ولا بد من العمل الجاد كما قلت لإعادة الأوضاع القديمة. أنا أشكر ثقة الحق وأشكر ثقة الوزراء وإن شاء الله أكون أعمل مع هذه الكتاب دائما وأسأل هذه الكتاب أن تكون أيضا تعمل عمل رئيس الوزراء وعمل. شكرا جزيلا. موفق إن شاء الله. بەڵێ بەرەزان ئەوە دیمەنی بە فەرمی ڕاستپاردنی حیدەر عەبادی بوو لەلایەن دکتۆر فواد ماسووب سەرۆکۆماری عێراق بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی من بەردەوامی لەگەڵتان بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان سەبارەت بە ڕاستپاردنی حیدەر عەبادی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. دیاری لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک دیاری. هەموو کاتێکە زۆر سپاس دەکەین فەرموو کاک دیاری. لێکم بۆ بەرنامەکە زۆر سپاس دەکەین. من وەکو خۆم کە هەستکەم عەرەب ئەگەر دەستی بڕوە نەکورد سەر ئەوڕێت بگرە پەلاماری عەرەب خۆشی ئایا دۆزاری. باشە کاندیدکردنی ئەم کەسە کە مالیکی نییە ئەم جارە ئەمە پێت وایە گۆڕانکاری دروست دەکات یاخود نا؟ گۆڕانکاری سەرچاوەکان هەر یەک سەرچاوە مالیکی بێ و کێ بێ و کێ بێ هەر یەکێکە هەر زدی کوردە و هەر کوردی ناوێت. ئەی کوور دەبێت چی بکات چۆن مامەڵە بکات لە داهاتوودا بە تایبەتی لە ئێستادا کە دۆخێکی نائارام دروست بووە لە عێراقدا. لەم کاتەدا کورد هێزێکی باشی هەیە و غەرب و ئەوروپا بەعام دیفاع لە کوردەکە دەتوانێت فشار بکە؟ کورد پێویستە لەسەر بچووکترین نقطەی زعف لە بەغا ئینتیحاب بکە نەک دانیشتێ گوێ لە وتی ئەموو ئەو بگرێ و ماڵی کورد پێویستە یەک نوێنەری هەبێت لە بەغا یەک کەس ئیتر هەر کەسێ بێ هەر کەسێ بێ یەک کەس بێ نەوەکو فرەحیزبی و ئەموو ئەو دەست خاتە ئیشەکانەوانە بڵێن پارتی خراپە یەکێتی خراپە گۆڕان خراپە ئەم خراپە و خراپە یەک نوێنەر هەبێ کورد گرێوی خۆی باتەوە سەر. بەڵێ سپاس بۆ کاکدیاری لە سلێمانیەوە. مەڕوا لە بالیسانەوە لەگەڵماندایە.
ئەلۆ ئەم کاتت باش مەڕوەخان ئێوارە باش کاکشوان زۆر سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو مەڕوەخان سپاس دەکەین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی ئەی ئێستا بەباشی گوێمان لە دەنگت نییە ئەگەر دوورکەویتەوە لێگەر وایە فەرموو بەڵێ ئێستا دەنگی تەمام بەڵێ گوێمان لێتە فەرموو ئێوارە باش کاکشوان زۆر سپاس ئێوارەت باش بەو هیوایەم کە نووری مالیکی لەسەر حکومنەما داری دۆخی کورد باشتر بی لە مەوجووە ئەو بابرین نووری مالیکیشمان ڕۆی با بزانین کوردەکانی خۆمان تیرەکەن لە بەغدادۆمان بەڵێ دەبێت چی بکەن وای هیوادارم لە مەوجووە کورد ژیانی زۆر زۆر خۆشتر بی لەوەی کە پێشان ڕۆی لەبەرەوەی زۆرمان قوربانی دەیە نامانەوێت هیچ کە قوربانی بدەین بەڵێ هیچ قسەیەکت ماوە مەڕۆخان ناوەڵە زۆر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاروان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاروان کاروان لە سلێمانیەوە کاکشوانم کاتە باش سپاس دەکەین کاروان والله ڕاستەکەی کاکشوان من بەسەراحەت من لۆمەی عەرەب ناکەم یعنی من ناحەقی عەرەب ناگرم ئەگەر هەشتە لێمە بکەن ئەوە بەڕاستی شکستی سەرکردەکانی ئێمەیە کە نەیانتوانیوە زەلانێک بێنە سەر حکم کە بەکەڵکی ئێمە بێ کاکەروان بەدەست کوردە کە کێ بێتە سەر حکم بەڵێ بەتاکید بۆ بەدەست کوردەکە گەورەترین کوتلەی پەرلەمان کورد نییە گەورەترین کوتلەی پەرلەمان پێت وایە بە تەوافق دەبێت کورد ئەمەی بکردایە کە ڕازی نەبووە بە بۆی کە کەسێک بێت وا سێر بکرێت کە ئەمە کاریگەریەکی خراپی دەبێت لەسەر سیاسەتەکانی عێراق لەگەڵ کورد کورد دەبوو بە تەوافق ئەمە جارەسەکە ئەگەر تەوافقی کورد نەبووە قەت مالیکی نابوو بە سەرۆک وەزیران ئێستا ئەگەر تەوافقی کورد نەبێ ئەم کابرایی ئێستا قەت نابێت بە سەرۆک وەزیران ئەبێ تەوافقی کوردی هەر لەگەڵا بێت باشە کورد تێبینی هەبوو لەسەر سیاسەتەکانی مالیکی ئێستا مالیکی کاندید نەکراوە ئەمە ئاماژەیەک نییە بۆ ئەوەی کە کورد ڕۆڵی هەبوو لەوەی کە مالیکی لا برێت لە کاندیدکردن نەخێر چونکە کە مالیکیا هەڵبژار خۆیان بوون بە کوتلەیەکی زۆر زۆر پشتیوانی مالیکی پشتیوانێکی زۆر زۆر سەرسەختی مالیکی بوون کە کاتێک مالیکی بوو بە ڕێز بزەرە ئێستا کە بوو بە سەرۆک وەزیران و ئەم حاڵی بەسەر کووردا هێنا یعنی بەڕاستەکەی من بخەتای هەرەسەرەکی سیاسەتمەدارەکانی کوورد دەگرم ئێستاش کابرا بوو بە دەستی کورد بۆ ڕێز و مرچکاگە موافقەت سپاس بۆ کاروان لە سلێمانیەوە هیوا لە بریتانیاەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاگیوە ئەو کاتە باش بەڕێزم مداخلێک لەسەر گۆڕینی دموچاوەکانیان دەسەڵاتدارەکان عێراق باوەڕم وایە ئەوەی کە بگۆڕێ دموچاو نییە سیاسەتە لە دەستوری عێراقیدا لە سەرۆکی عێراقیدا ئەوەی کە ئەمڕۆ دەسەڵاتدارانی ئێمە زیاتر سوور بوون لەسەر مادە دەستوریەکان ئەدای سیاسی باشترکەن لە وڵاتی ئێمەدا لە عێراقدا لە دەستوری عێراقیدا ئەوە گۆڕینی ڕیشەیە نەک گۆڕینی دموچاوەکان و گۆڕینی دەسەڵاتدارەکان بەڵێ بۆ هیوادارم سەرۆکانی ئێمە دەسەڵاتدارەکانی ئێمە سیاسەتمەدارەکانی ئێمە باشتر ئەدایەکی سیاسی باشترکەن لە دەستوری عێراقیدا لە سیاسەتی عێراقیدا باشتر جورئەتی خۆیان بنوێنن لەوەی کەوەندە برەو بە ناوخۆ دەدەن برەو بە دەستوری عێراقی بدەن بەڵێ سپاس بۆ بەشداریکردنی کاگیوا لە بریتانیاەوە هاشم لە کۆیەوە ئەم کاتت باش کاک هاشم دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی ئەوە بەنامەیەکی لە کاتی خۆی بوو لە تەوقیتی خۆی بوو ئەمە پێم وایە گۆڕینی سەرۆک وەزیران شتێکی تا بوو هەڵێکی گەورە بوو لەو کات و ساتەیدا لە بۆ وڵاتی عێراق و بە تایبەتیش لە وەختەیدا کە مەترسی تیرۆریستان و مەترسی داعش هۆشتانە لە گۆڕێ لە هەر بە تایبەتی هەر لە شام و عێراق هۆشتانە بەڵام ئەوەی کەوا پێویست بوو بگۆڕێ ینی بەڕاستی کار لەسەرەوە بکرێ و لە داهاتوش بکرێتن کار لەسەر عقلیەتی سیاسی بکرێت و کار لەسەر لە عقلیەتی ئەو ئەندامی سیاسەکانش بکرێت چونکە بەڕاستی بۆ خۆت دەزانی و پێش ئاگاداری پێش ئەوەی کە ئینسان برێن ڕئیسەکان بگۆڕێ ئەگەر هاتوو شعبەکەش ملائیم نەبێ لەگەر ئەو گۆڕینەی لەوانەیە ئەویش کارەساتی لێ بکەوێتەوە چونکە لە عێراقدا عقلیەتی بەرەنگاربوونەوە هەیە عقلیەتی کیبر هەیە عقلیەتی ئەوە هەیە کەوا يعني کەس ئەقرا بە کەس نەکە هەر خۆی بتەسبێنێ زیاتر ئەوەش وای لێ کردووە کە عێراق بەرەو ئاژاو و کێشە و مەشاکلەکان بباتن
هەر بۆ خۆشمان ینی لە کوردستانی خۆشمان ئەو دیاردەیە چاوی پێ دەکرێت و لە زۆربەی وڵاتانیش کەوا ئەو شتە هەیە بەڵام ئەمن پێم وایە شتێکی زۆر باش بوو و دانانیشی ئینشاڵڵا خێر و خۆشی دەبێتینە بۆ عێراق و وەرە بۆ کوردستانی ئێمەش ئینشاڵڵا. سپاس بۆ کاگاشم بەختیار لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک بەختیار. دەستخۆش کەناڵەکەتان لێ دەکەم. سپاس دەکەین کاک بەختیار فەرموو. کەناڵەکەتان پێشکەوتە هیوادارم هەر ئەوە پێشکەوتوو بن. زۆر سپاس دەکەین. بەس سەبارەت بە تەوەرەکەتەوە تەوەرەتی جوانە و دەستخۆشی لێ دەکەم. هیوادارم یەکێتی کوردی بەشەرەف بتوانێت مافەکانی خۆی دیاری بکە لە عێراق چونکە هەر زۆر غەدری لە کوردی کردی. هیوادارم سەرکەوتو من کوردیمە. سپاس بۆ کاک بەختیار لە هەولێرەوە. بەڵێ پەیوەندیەکتر لەگەڵماندایە. شیلان لە سلێمانیەوە ئەم کاتت باش خات و شیلان. باشتر و دەستخۆشی بەرنامەکە لێ ئەەکەم لەبارەی حەیدەر عەبادی بۆ سەرۆکی حکوومەتی عێراق. برای بەڕێزم ئێمە هەمومان پێشتر جەعفەری و مالیکی و هەمویانمان بینیوە. طبعاً حەیدەر عەبادی یەکێکە لەو کەسانەی لەو کانی ئاوی خواردۆتەوە دەستکە گوڵی ئەوانە بە پێی هەڵسوکەوتی ئەوان هەڵەسێ و دائەنیشێ جا بۆ ئەمە ئەبێت چاوی کورد لەم کاتەیە زۆر کراوە بێت چونکە مالیکی چاوی زۆر لەسەر ئەو پۆستەیە و بە هەموو شێوەیەک یارمەتی دەر نییە بۆ حەیدەر عەبادی بەڵکو ڕێپیشاندەرێتی بۆ پێکێنانی یا بڵێن بۆ ئەو ئیشانەی کە خۆی بەجێی هێشتۆ و نەی کردووە بە حەیدەر عەبادی بکە. ئەنجا بۆیە داوە لە کورد و بەرپرسانی کوردەکەم زۆر چاوکراوە بن زۆر ئازا بن زۆر بوێر بن لەوێ نەکەن بکەونە ژێر دەسەڵاتی حەیدەر عەبادیەوە. بەڵێ سپاس بۆ شیران خان لە سلێمانیەوە. سیامەند لە چۆمانەوە ئەم کاتت باش کاک باشی سپاس کاک سیامەند فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم کاک بەڕاستی بەرنامەی زۆر لە جێخۆی بوو. منش هاوڕامە لەگە زۆر ئەو برادرانەی کە قسەیان کرد لەسەر دەربارە ئەو تەوەرەی بەڵام من پێشتر دووەم تەوەر کە قسەم کرد لەو بەرنامەی قسەکەم کرد بەڵام ئێستا هەمان قسە هاتی دەدی ئەو کاتەی قسە لەسەر نەوت بوو بۆ نمونە من گوتم بەڕاستی نەوت پشتگیرێکی گەورەی نێودەوڵەتیە ساڵێن هەوڕۆ نەوت بەڕای من قسەی خۆی کرد یعنی قسەی جوانی وڵامی هەموو حەرەبەکانی داوە لە ئەمڕۆژ هیچ کێشە نیە حەیدەر عەبادی بی مالیکی بی ئیدی هیچ کێشەمان نیە بەس تەنها لەلای من یەک گرینگە هەموو ئەحزابەکان یەکگیر بن تەبا بن بەڕاستی هەموو زەماوەر واز لە تابووری پێنجەم بینن هەموو تابوورەکان تێک شکان بەرامبەر کورد تابووری شەشەمی شتێکە شێ و بەڵام پێویستە کورد هەموو یەکگیر بی هەمووی خۆشەویستی و ئازایەتی بنوێنن بەرامبەر هەرچی دوژمنە. بەڵێ سپاس بۆ کاک سیامەند لە چۆمانەوە. عیسمەت لە زاخۆوە ئەم کاتت باش کاک عیسمەت. باشە بەسلام عەلیکم. عەلیکم ئەسەلام کاک عیسمەت فەرموو. دەتوانم لەگەڵ قسەی بکەم کاکە. فەرموو کاک عیسمەت خۆشحاڵین فەرموو ڕای خۆت دەربڕە. دەستخۆشی لە بەرنامەکەت دەکەم برا گەورەی سپاس دەکەم. برا مەزانن یعنی هەکەر حەیدەری بتو هەکەر مالکی بتو هەکەر هەر کەسێکی هەبێت ئەمزانی سیاسەت هەنیئێ کرد سیاسەت ئەوانە هەنیائێ بەس یا پێزبی یا درستەوە ئەم وەکو کورد الغێری ئێکوتو بگرن یعنی ئەم بێژن بشید کوردایەتی ئەم نەوێرە بگن بژی حزبایەتی یعنی ئەگەر ئەم حزبایەتی وێرە پارێدن ئەم نەژن چه خزمەتە کوردە بکەن بەس هەکەر نەرێت مەلوێرە لاز بۆژنێ برسۆژی بۆ هی ملەتی شۆل بکەن بگوە یعنی حزباتی بنە ئاڵێکی بژن ئەم دە بۆ بەرجەوەندی کوردایەتی شۆلکەن إنشاءالله بيشن تشتت باش الجارفايلنج وأم بيجن يعني أكل بندك صفات الشتاء عشيرة أكل عشيرة صفات الشتاء قومة تجار هم الرجال قبضي عمل يريد تصاوب من الجليد لا إيش خطاب بنا باشتري فان ده خطاب بنا. بله. سپاس بۆ پەیوەندیەکەت جەزا لە بەریتانیا و ئەم کاتت باش کاک جەزا. کاکە دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. سپاس دەکەین کاک جەزا فەرموو. برا بەڕێزەکەم بەڕێی من ئەگەر مالیکی بێ و هەر کاندیدێکی تر بێت پێم وایە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت بەس دەموچاوەکان نەگۆڕێت لەبەرەوەی
بەڕای من کار و دەوڵەتانی دەور و دراسە کلیلی چارەگینی عێراقیانوا بەدەستەوە بۆیە ئەوان لەژێر کاریگەری دەوڵەتانی دراوسیان بێپرسی ئێران ناتوانین شتێ بکەن. من هیوادارم کورد بتوانێت بە شێوەیەکی عاقلانە مامەلە لەگەڵ بارودۆخەکە بکات. هیوادارم کە کورد بە شێوەیەکی وا بچێتە پێشەوە ئەم جاریان نەبێتەوە قوربانی، بەڵام دڵنیاشم لەوەی کە لە ئایندەیە کورد هەمان کێشەیە بێت. بەڕاستی مۆزوعی ئەمە لەگەڵ عێراقا وای لاتوە وەکو ماڵێکی لاتوە کە مشکلێکی هەبێت لە بینی بووک و خەسووە تا ڕۆژێ زووترە و بووکە جابێتەوە لە خەسوەکە هەر درەنگەوە. جا هیوادارم کورد بتوانێت لە ئایندەیە شتێکی باشتر بۆ خۆی بکات. سپاس بۆ پەیوەندەکەت. محەممەد لە کۆیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. باش کاک شوان سعد کۆ باشی. زۆر سپاس کاک محەممەد فەرموو. وڵای کاک شوان هەرچی کەسێک دابنێن لە نووری مالیشی باشترە. بەڵێ. چکە لەبەرەوەی حقەکەی دەکرد لە بینی لەگەر یەکێتی خۆش بوو لەگە پارتی خۆش نەبوو تاپراقەی دەکرد لە بینی ئەو حیزبانەی ینی دەچوە سلێمانی نەدەچوە هەولێر یعنی تاپراقەی دەکرد هەرچی کەسێک دابنێن لە نووری مالیشی باشترە لۆ کرد. وەلەوانەی بەغداد هەر کارتۆنی لێ هیچ ئیسفاریان لۆ کرد نییە بەزەوە شتێکی کارتۆنیە لە بەغدا جانێکی دان چیان لۆ کرد کردیێت ئێستا هیچیان لۆ کرد نەکردێ کاکشوانەتە ئێستاوانەی بەغداد چیان لۆ کرد کردیە. دەبێت چی بکەن ئێستا دۆخەکە جیاوازترە کاک محەممەد دەبێت ئێستا چی بکەن؟ والله کاکشوان جیاوازی وڵایی جیاوازی ئەو بارە ئەمنیە ئاساییە کە لە عێراقدا دروست بووە ئێستا هاتنی داعش و لێکەوتەکانی ئێستا بەس کاکشوان یەک ئیسفادەی کردیە کورد ئێستا شیعە لە ناو خۆی تەواو نیە نووری مالیشی لەگەر ئەوە نیارەکانی خۆی تەواو نیە لە ناو خۆیان کوتلە پێیا بۆ ئەو ئیسفادەی هەیە لۆ کرد. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە کۆیەوە. خدر لە ڕانیەوە ئەم کاتت باش کاک خدر. ئەو کاتت باش کاک شوان دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم. سپاس دەکەین فەرمووی کاک شوان بەڕێی من هەر کامەکی لە شوێنی نووری مالکی دابدرێت لەوی خەرەکە پێم وانە عەرەبی ڕەستەن مابی و بەڕای خۆم هەر عەرەبە کە لە شوێنی دابنێن لەوی خەراترەکە باوەڕ بکەم من هیچی وایەکەم بە عەرەب نییە و عەرەبی ڕەستەنیش نەمایە بەڕاستی بڵێم یعنی ئێمە هەمویان دژی ئێمەە هەر کامەکی دایان بنێن هەر دژی ئێمەە جانووری مالکی بی و غەیری مالکی بی ئەگە پرسیارەکە هەبی. پرسیارەکەم ئەوەیە کاک خدر ئەگەر هیچ جیاوازیەک نییە پێت وایە هەمان سیاست دەبێت کورد دەبێت چۆن ماوەڵە بکات ئێستا کورد توانیوێتی ئەو ناوچانەی کە ناوچەی دابڕێنراون بەشێکی زۆریان کۆنتترۆل بکاتەوە لە ژێر دەستی هێزی پێشمەرگەدایە کورد دەتوانێت ئەمەوەکو کارتێکی فشار بەکاری بێنێ ئەمە بۆ چوونی کاک ئاسۆسیش بوو لە هەولێرەوە دەڵێت ئێستا کورد کارتی فشاری بەدەستەوەیە. بەڵێ میش لەگەڵ ڕای ئەوی دامە بەڕاستی کارتن بەدەستەوەیە ینی بێت ئەو شوێنانە بەجێنێڵین کە لە گرتینەوە لە ژێر کۆنتترۆلی خۆندانە دڵنیام مەردەکانی کورد جێبەجێەکەن کورد هەچەندە لە ئەوەلیش هەڵی کرد کە بێمەرج چۆ بەغدا. بەڵێ سپاس بۆ کاک خدر لە ڕانیەوە. عمەر لە قەزای خەباتەوە ئەم کاتت باش کاک عمەر. ئەو کاتت باش کاک شوان. زۆر سپاس دەکەین کاک عمەر. سەبارەت بە کەنسکردنی وەزیری عێراق سەرۆکوەزیرانی عێراق پێم وایە حەیدەر عەباد هەمان کاری مالیشی دەکاتن چونکە هیچ فەرقی نەکەمەکی هەر شیعەیە و هەر لێک شوێن گەورە بوو لێک کامیاویان خواردەوە پێنابێ هەر هەمان هەڵوێستی مالیشیە بێت. بەڵێ بەڵێ سەبارەت بە حەیدەر عەباد هیوادارم کاری دوو بکەیتێن. سپاس بۆ کاک عمەر لە خەباتەوە. سیروان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک سیروان. زۆر سپاس ئەم کاتی بەڕێزێت باش. سپاس فەرموو کاک سیروان. بەڕێزم هەر جعفەری بوو کە مالکی هەڵبژارد بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە عێراقی گەیاندا ئەمڕۆ و من هیچ جیاوازیەک لە ناوبینی حەیدەر عەبادی و نووری مالکی و یان شەهرستانی و یان ئەوانی تر نابین بەڵام یەک شت گرینگە لێرە کە ئێمە وەکو هاوپەیمانی کوردستانی
جیاوازی نەکەین لە ناوبینی هەمومان بە یەک مستی پۆڵاین لە بەغدا بتوانین مافەکانی خۆمان چارەسەر بکەین و هیواداریشم کە هەمومان یەک دەنگ بین یەک ڕنگ بین بە یەک ئاڵای کوردستان بچینە نێو پەرلەمانی عێراقەوە و هیواداریشم کە جەنابی سەرۆک وەکو سەرۆک بەڵێ سپاس بۆ کاک سیروان لە هەولێرەوە فەلاح لە قەڵاتزێوە دوا پەیوەندی ئەمڕۆمانە فەرموو کاک فەلاح ئەم کاتت باش کاکشوان زۆر سپاس دەکەین کاک فەلاح کاکە ڕاست تەوەڵەکەمان بە دەربارەی ئەم مۆزوعەوە نییە بەس بە مۆزوعێشترەوەیە بە کورتی کاک فەلاح بە کورتی قسەکان کەی فەرموو کاکشوان بۆ تەلەفۆنم کردو ئێمە جەماعەتێکین لە بەغا دەوامەکەین بەڵێ جا داواکاریەکەمان ئەوەیە لە ڕێگاوی سەرۆکۆماری عێراقەوە تایارەمان بۆ دابینکەم بۆ هاتشەوە بەڵێ لەکوێ دەوام دەکەن کاک فەلاح لە بەغا داوامەکەین ئێمە کاکشوان داوامی چی آخر داوامی عرض زنبوری لە عاید بە وەزارەت دیفاعی نێمە بەڵێ سپاس بۆ کاک فەلاح لە قەڵاتزێوە بەرەزان تاسبێنێ هەر لای خۆشی دەبن